بەشی بێباوکان لە دەستگای خێرخوازی بەخشین بڕیارە بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز جلوبەرگی جەژن بۆ زیاتر لە 2000 منداڵی نازدار بە بڕی زیاتر لە 7 ملیۆن دینار دابین بکات. هاوکاریەکان خێرخوازان دابینی دەکەن و بەخشین دەڵێت دڵخۆشکردنی ژمارەیەکی زیاتر لە منداڵی نازدار بەسراوەتەوە بە هاوکاری زیاتری خێرخوازان. ئەوەی کە لە تموحی بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشینە ئەوەیە کە جلوبەرگی جەژن و پێویستیەکانی جەژن بە گشتی بۆ 2000 مناڵی بێباوک ئینشاءالله بکڕێ و ئەمڕۆ ئێمە لێرە بۆ نزیکی 1025 مناڵی بێباوک جلوبەرگمان دابین کردو الحەمدولیلا لە ڕێگەی خێرخوازانەوە و داواکاری لە خێرخوازانی بەڕێزیش کە بەدەم ئەم پرۆژە جوانەوە بێن چونکە بەڕاستی پۆشتەکردنەوەی ئەو مناڵانەی کە کەسێک نییە بەدەمیانەوە بشێ کەسێک نییە کە خەمیان لێ بخوا کەسێک نییە کە بتوانێت بە شێوەیەکی ڕازاوەتر بە شێوەیەکی جوانتر خزمەتیان بکات چونکەوان فراغی بێباوکیان هەیە و ئەم فراغ مادیشان بۆ پڕ بکرێتەوە دیارەوانەی کە لێرن ئێمە لە خزمەتیانە ئەبین ئەوانن کە با بڵێن هەم بێباوکن هەم هەژارن. کەسوکاری نازداران دەڵێن ئەوەی بەخشین باوکاری خێرخوازان دەیکات کارێکی گەورەیە چونکە دڵی منداڵەکانیان خۆش دەکەن. ئەوان جلی ئەم دنیایان بۆ ئێمە کڕیەوە جلی ئەم سەردەمایان بۆ کڕیەوە خی گەورە جلی بە هەشت بکاتە بەری ئەوان بۆ خاتری ناوە جوانەکانی نمونەیان زۆر بێ خی گەورە ڕستی ڕەحمەتیان بە خۆیان ببێ بە توێشوێک بۆ قیامەتیان لە دەرد و بەڵا بستی بەد بە دوور بن خۆیان و ماڵ و مناڵیان هیوادارین ئەوانەی کە دەستیان ئاڕوا تۆ زێمادیان باشە ئاوڕێک لەم پرۆژەیە بنەوە واللهی بە هەموو شتێک لەگەڵ ئێمان هاوکاری ئێماکەن هاوکاری مناڵی بێباوکەکەن بە خواردن بە موچە بە جلوبەرگ ئێمە زۆر مەمنونیانی سپاس گوزاری خی گەورە ئەوانیشەکەین یعنی هیچ لەوە خۆشتر نییە کە دانە ئەو مناڵانەیەن خۆیان بە دڵی خۆیان جلوبەرگ بۆ خۆیان هەڵەبژێرن بەڕاستیانی خێرێکی نەبراوەیە هیوادارم خێرخوازان کە ئەو دیمەنانە ئەبینن دڵێکیان ڕابچڵەکە زیاتر هاوکاری ئەم مناڵانە بکەن بۆی هیچ نەبێت لایەک لە مراعاتی ئەو مناڵانە بکەنەوەها. مامۆستایەکی ینی دەڵێت دڵخۆشکردنی ئەم منداڵانە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە پێویستە چاوی لێ بکرێت و خێرخوازان سەیری ئەم خەندانە بکەن لەسەر لێوی ئەم منداڵانەیە. لە شریعەتی ئیسلامی شادیارە خێرکردن بە تایبەتی لە مانگی ڕەمەزان و هاوکاری مناڵ بە تایبەتی مناڵی بێباوک یەکێکە لەوانەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی ئەگەر بیەوێ دڵی نەرم بێ و پاشان بیەوێ بەرەکەت کەوێتە ماڵیەوە با دەست بێنێ بەسەر مناڵی بێباوکایە هاوکاریکە بە تایبەتی لەم قەیرانە کە ئێستا قەیرانی داراییەوە قەیرانی بێموچەییە و خەڵک لە ئاسێکی زۆر هەژارایە ئەمە ئەم پرۆژەیە یعنی جێی دەستخۆشیە و پرۆژەیەکی گرنگە لەم کات و سات و ئان و ساتەی ئێستا کە کاتێکی ناڕەحەتە لە بواری داراییە. کرێنی جلوبەرگ بۆ منداڵی نازدار یەکێکە لەو دە پرۆژەی بەخشین کە لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵ جێبەجێیان دەکات تا کۆتایی ئەم مانگەش پرۆژەکە بەردەوامی دەبێت و هەوڵ دەدرێت جلوبەرگی زۆرترین منداڵی نازدار دابین بکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.